پەرلەمانی عێراق لە بەردەم ڕۆژانێکی چارەنووسسازدا پرۆسە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق گەڕایەوە خاڵی دەستپێک کە بریتیە لە دەستنیشانکردنی بربژێرێکی دیکە و ڕاستپاردنی لەلایەن سەر و کۆمارەوە، بەڵام بەشێک لە پەرلەمانتاران پێیان وایە بەپێی دەستوور گەر لە ماوەی 15 ڕۆژدا بربژێری نوێ نەدۆزرێتەوە ئەوە دەبێ پەرلەمان هەڵوەشێتەوە و هەڵبژارنی پێشوەخت بکرێ. دەستور 15 ڕۆژی داوە وەک مۆڵەت تا بربژێری نوێ کاندید بکرێت، گەرنا پەرلەمان دەبێت هەڵبۆشێنرێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. ئێستا پرۆسەکە گەیشتووەتە ڕێگایەکی داخراو، چونکە ناکرێت وڵات بێ پەرلەمان و بە حکوومەتێکی کاربەڕێکەر بەڕێوە ببرێت. بەڵام هەڵبژاردننی پێشوەختە داواکاری هەمووان نییە. وەک بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی کوردستان و عێراقی پارتی دەڵێ، زۆرینەی لایەنە سیاسیەکان ئەو پێشنیازە ڕەت دەکەنەوە. مەسلەی هەڵبژاردننی پێشوەختە ئەمە زیاتر داوایەکی خەڵکە لە جادەی عێراقی و زیاتر پەیوەستە بە مەرکەز بە بەغدا و بە محافظاتی جنوب و وەسەط، زیاتر پەیوەست نییە بە کوردستانە. بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بەرنامەیەکی حکومی دیاریکراو یان حکومڕانی دیاریکراو کە جێگای ڕەزامەندی هەموو لایەنە سیاسیەکانی عێراق بوو. لەناو ئەو بەرنمەیەدا پێگەی هەرێمی کوردستان و داخوازیەکانی خەڵکی کوردستان و ئەو گرفتانەی ئێمە لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی ڕنگ بداتەوە، بە تاکید ئەوە نابیتە گرفت بۆ ئێمە. بەپێی بڕگەی 3 لە مادەی 76 دەستوری عێراق تاوەکو ڕۆژی 15 مانگا دەرفەت ماوە لە بەردەم لایەنە سیاسیەکان بۆ دیاریکردنی کەسێک تاوەکو سەرۆک کۆمان ڕایسپێرێ بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. تا ئێستاش دیار نییە خۆ بازەکە لە کۆتاییدا بە سەرسەری کێدا دەنیشێتەوە و کێ دەبێتە سەرۆک وەزیرانی داهاتوو. لەسە شاوەی کوردستان 24 هەولێر.